جوانترین سڵاو ئارەستەی ئێوە بینەرانی کورد کەنەکشن بێت لێرە لە دەنگی ئەمریکا لە واشنگتن من محتەبەر شێروانی واز دەخیل شەمۆ بی هیڤیا دەمن خۆش ئەمێ پێکڤە ڤان راپۆرت و بابەتان تەماشە بکن دانوستاندرین ئەمریکا و ئیرانی ناڤەڕۆکی هەفپەیڤینەکیە دەگەڵ جەفەر حامدی مامۆستا لە زانکۆیا گرین یا نەرویجێ. هەروەها لە پانێڵێک لە واشنگتن ژمارەیەک شارەزا باری سووریای بەشەر کاول بوو هەڵدەسەنجێنن. باشە ڕێگای پێشبەچوون و چارەسەری هەیە. میوانê بەرنامê endamê berê yê Parlemanê Sûrî Azad Kûbaniye lêgelo li çend deverên dî yên cîhanê çi çê dibe? سێشەممە دەنگدەرانی ئیسرائیلی دەنجیاندا بۆ پەرلەمانێکی نوێی 120 کورسی لە ململانەیەکی تون نێوان پارتی لیکودی سەرۆکوەزیری ئێستا بەنیامین نەتەنیاهو و هاوپەیمانەتی ناوەڕاستی چەپگر بەڕێبەرایەتی پارتی کار. بە پێی دواترین ڕاپرسی پێش دەنگدان وەرگیرابوو پارتی کۆنەپارێزی لیکود چەند کورسیەک لە پاش هاوپەیمانەتیە بەڕێبەرایەتی ڕێبەری یەکێتی زایۆنیزم ئێسحاق هەرزۆگ. چاوەڕێن ناکرێت هیچ کام لە کاندیدەکان 61 کورسی زۆرینە ببنەوە. هەردوو پاڵێورا و بانگەشەی توندی هەڵبژاردنیان دەکرد بۆ دەستهێنانی پشتیوانی گروپی بچووکتر. سەرۆکێ دەستەیە ناوکیە ئیرانی دیبێژە کار بەدەستێن ئیرانی گەهشتنە تێگەهشتنەکە هەف پشک دیگەل ئەمریکا بە ویلایەنێن دیەن دانوستاندنان لەسەر پڕانیا پرسێن بەرنامە ناوکیە ئیرانی لە سویسرای. علی ئەکبەر ساڵحی گۆتە تەلەڤیزیۆنە دەولەتێ جوداهیەک مەزن مایە کار بەدەست هەوڵ دەدەن وێنا چارەسەر بکەن وی گۆجی ئەگەر ئەو پرس چارە بوو دەڤایە لایەنێن دانوستاندنان وێ ڕێک بکەون لەسەر بابەتێن تەکنیکی یەن هەردووەلیان وی نەگوت کانی ئەو پرس چییە؟ ساڵحی ئەفتێ بینیدان لێ دەمێک و وەزیرێن دەرڤەی ئەمریکا و هەفبەری وی یێ ئیرانی ژی محەممەد جواد زەریف دانوستاندنن ڕۆژا دوێ ددۆمینن. مەزنەکار بەدەستێکی ئەمریکی گوت هێشتا نەدیارەکە ئەگەر هەردوو ئالی بگەهنە چارچۆڤێ ڕێکەفتنێکی هەتا داویە وێمەهەیە. وەزارەتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەڵێت زیاتر لە 60 کەلوپەل و ئاسەواری مێژووی عێراقی گەڕاندوتەوە دەست حکوومەتی عێراق و ئەوەش دوا بەدوای لێکۆڵینەوەیەک بوو لەسەرەوەی ئەو شوێنەوەرە مێژوویانای بە قاچاق هێنرابوونە ناو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا. دووشەمە لا بڵاوکراوەیەکدا ئەم وەزارەتە گوتیشی کەلوپەلەکان لە کاتی لێکۆڵینەوە لە چەندین شاری ئەمریکا وەک نیویۆرک، باڵتیمۆر و ئاستن دۆزرابوونەوە. وەزارەتی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەڵێت لە وەتای 2008ەوە زیاتر لە 1200 کەلوپەل و شوێنەواری مێژوویی بۆ عێراق گەڕێنراونەتەوە. یەکێک لە بەرچاوترین کەلوپەلی گەڕێنراوەتەوە پەیکەرێکی بەردی سەری پادشایەتی ئاسووری بوو. کاربەدەستانی گۆمرەگ لە نیویۆرک دەڵێن ئەم پەیکەرە دەستی بەسەرداگیرە پاشەوەی دەڵاڵەکی شوێنەوارفرۆش لە دوبەیەوە بە کەشتی بەڕێکرد بۆ ئەمریکا. ئۆهێزین پێشمەرگەین هەرێما کوردستان عێراقی بەردەوام من لەسەر کریارن بەرفرەهێن لەشکەری ji بۆ گرتنا دەڤەرین li derveyî bajarê Kerkûkê ku keftibûn ji destê milîtanên dewleta îslamî Daeş. هێزی پێشمەرگەی کوردستانی عێراق لەم دواییەدا ئۆپەراسیۆنێکی تێروتەسەلیان لە دەوری کەرکووک دەست پێ کردووە بۆ دەستگرتنەوە بەسەر ئەو ناوچانەی پێشتر کەوتبوونە ژێردەستی چەکدارانی داعشەوە. هێزی پێشمەرگە و دژە تیرۆر لە ڕۆژی دووشەممەدا گوندەکانی وەحدە، سعد و خالدیان لە باشووری کەرکووک دوا بە دوای شەڕێکی سەخت کۆنتڕۆڵ کردەوە. بەم شێوەیەش مەترسی چەکدارانی داعش لە سەرجاردەی سەرەکی کەرکووک و بەغدانەما کە پێشتر لە ڕێی قەناسەکانیانەوە توانی بیان چەندین کەس لەسەر ئەو ڕێگە و بانا بکوژن کە هەروەها ئەو گوندانە دەکەونە ناوچەیەکی استراتیجی کە چەکدارانی داعش مەترسیان لەسەر شاری کەرکووکیش دروست کردبوو. ئەو سێ گوندا لە وەتەی مانگی 6 ساڵی 2014ەوە کەوتبوونە ژێردەستی چەکدارانی داعشەوە. کۆنتڕۆڵکردنەوەی ئەو گوندانە هاتووە دوای ئەوەی هێزی پێشمەرگە لە ڕۆژی هێنیدا و دوا بە دوای چەندین ڕۆژ شەڕ توانیان دەست بەسەر زۆربەی شارۆچکەی تەلەلودی سەر بە کەرکووک بگرنەوە. باپیر شێخوەسەنی کۆمانداری هێزی پێشمەرگە سەبارەت بەو شەڕە گوتی ئەوان لە پێشەوەنە تازا و ڕووقەوەتەك سوتە خوارێ ئەوە لێدا لە تەلەلوەردەوە تەلەلوەردە بەرامبەرمان هەندێک تێدابوونەوە شۆ خەلاص بوو تەلەلوەردیشیان خاوێن کردو. لە ئەکەمی هێڕشکردنی هێزەکانی پێشمەرگا بۆ دەستگرتنەوە بەسەر تەلەلود و پاکردنەوەی چەکدارانی داعش ماشێنی تێکشکا و چەکی قورسیان بە دوای خۆیاندا بەجێهێشت بوو لەو دەمەی تێکشکا بوون.
لە بەرەی پێشەوەی شەڕەکەشەوە کاکەڕەش فەرماندەی پێشمەرگە و گوتی ئێستا شەڕە بەردەوامە شەڕ لە ناو دێ بەردەوامە شەڕ ئەوان تەقەی زۆر ناکەن نوێ پێشمەکان بستنە بەردەمیان تەقان لێ بەڵام پێشمەکانی زۆر شیارانە زۆر بە ئاگایانە ئەستنە پێشەوە بۆ ئەوی زەرەرمەند نەبن. جێی ئاماژە بۆ کردنە هێرشەکەی ڕۆژی دووشەمەی هێزی پێشمەرگە بۆ دوورخستنەوەی مەترسی داعش لەسەر ڕێگەی کەرکووک و بەغدا بوو لە کاتێکدا هێرشەکانی هەفتەی ڕابردووی پێشمەرگە بۆ سەرگوندەکانی خۆرئاوا و باشووری کەرکووک بۆ دوورخستنەوەی مەترسی بوو لەسەر شاری کەرکووک. شایان پاشا، دانی ئەمریکا. لێ بیرەوەریا 27 ساڵیا کیمیا بارانکردنا باژارێ حەلەبچە ژمارەکە ڕێکخستنین هەرێما کوردستانە عێراقی خۆپیشاندانێک لە پێش قونسڵخانە ئەڵمانی لە هەولێری ڕێکخستن ji بۆ شەرمەزانکردنا وان کەمپانین ئەلمانی ئەوێن چەکی کیمیایی داین ڕژێما سەدام حسێن. پەیامنەری دەنگی ئەمریکا لە هەولێری ئەحمەد زێباری ئەف راپۆرت گەهاندیە. دبیرانینا 27 سالڤەگەرا کیمیا بارانکردنا باژارê Helepçe da hejmareke mezin ji rêxistiyên civaka sivîl û him partiyên siyasî yên Kurdistanê û tûra rêxistiyên Kurdistanî li hember konsolxaneya Almanyayê li bajarê Hewlêrê li hevcemiyaneke narazayiyê pêkanî û yadaştek arasteyî konsolxaneya Almanyayê Kirkûtê da hatiye. Her wek çawa Almanyayê di salên derbasbûyî da alîkariya rejêma Be'siya Rûxayê kiriye bi pêdana çekê komkuş li dijî welatiyên Kurtiyên bajarê Helepçe divê bi awakê fermî jî dan bi cînosayîd naskirina gelê Kurd da binaw. Daxwaza lêborînê jî ji gelê Kurd bike. Her wiha diyadaştê da hatiye duan 27 salan da birîndarên bajarê Helepçe di jiyaneke herî nexweş dane. Ji ber ku birînên hejmareke mezin ji wan ya giran e û daxwazê jî ji konsolxaneya Almanyayê dikin. û hêsankariyan ji bo birîndariyên çekê kîmyayî bike û di nava nexweşxaneyên welatê xwe da çareser bike. Çalakvan jî dibêjin ta niha 400 birîndariyên metirsidariyên Helepçe hene ku pêwîstiya wan bê çareseriyê heye li derveyê welatî. Ji ber vê yekê wan daxwaz ji hikûmeta Almanyayê kiriye ku çareserkirina wan birîndaran li stûyê xwe bigire. هەمەڕۆک و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە شاری هەولێر لە بەردەم قونسوڵخانەی ئەڵمانیا کۆبوونەتەوە ساڵانی ڕابردووشە بەم هەمان شێوە کۆبوونەتەوە بۆ دژی ناڕزای دەربڕین دژی کۆماری ئەڵمانیا لەسەر فرۆشتنی لەلایەن کۆمپانیەکانەوە چەکیان فرۆشتە بە عێراق دەکەوە بۆ کیمیا بارانکردن و ناوبردنی 5,000 هاوڵاتی سیڤیلی ئەم هەرێمە. بۆ ئەم وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەوەشمان لەبیر ناچێکەوە لە ئێستادا ئەڵمانیا هاوکاری و پاڵپشتێکی باشی هەرێمی کوردستانە بۆ لە ناوبردنی داعش هەم بە هاوکاری لۆجستی و هاوکاری مرۆییەکانە. بۆی ئەمە ڕۆک و ڕێکخراوەکانە داوای کۆماری ئەڵمانیا دەکەین. یەکەم شتکەوەیە کە ئەم کارە ساتانێکەوە لە هەرێمی کوردستانە ڕوویداوە تایبەت کارەساتی هەڵەبجە بە فەرمی بە جینۆساید بناسەی لە هەمان کاتیژە قەرەبۆی مادی و معنەوی خەڵکی هەرێمی کوردستان بکاتەوە. لەلای شترۆ ئێمە کوڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەیاننامەیەشترمان ئاراستەی حکومەتی ناوەندی عێراقی کردووە خود حکومەتی فدرالی عێراقی کەویش ئەوەیە داوا لەوان دەکەین چۆن لە حکومەتەکەی عێراقی لە ڕابردە ڕژەمی بەعاس خەڵکی هەرێمی کوردستانی بە هەموو شێوێک قڕ کردووە بۆیە لەکرێ لێ ساژدا لە سەریانە وەکو حکومەتەکانی عێراقی یەک لە دوایەک هاوکاری مادی و معنەوی خەڵکی هەرێمی کوردستان بکاتەوە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو خەڵکانی کە بەدایان خەڵکمان هەیە ئێستا لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان دەناڵێنن بەدەست ئازاری چیمیا باران و لە ناوبردنی ڕژێمی پێشەکانی عێراقدا. ئێمە کۆمەڵێک ڕێرخرا بە مەبەستی ئیدانەکردنی ئەو کۆمپانیا ئەڵمانیە و ئەو وڵاتانی کە هاوکار و پشتگیر بوون لە پێدانی گازی کیمیایی بە عێراق بە کۆماری عێراق بە مەبەستی قەڵاچۆکردن و لە ناوبردنی گەلی کورد کە لە 16 ساڵی 1988 5,000 کوردیان لە ناوبرد. ئێمە داواکەین کە حکوومەتی ئەڵمانیا بە فەرمی دام بە تاوانەکەیدا بنێت و هەروە کار ئاسانی بکات بە مەبەستی چارەسەرکردنی ئەو بریندارانەی کە پاش چەندین ساڵ تا ئێستا ماون و ئەناڵێن بەدەم برینەکانیە داواکارین کەوا ئاسانکاری بکات بە مەبەستی چارەسەرکردنی هەر لێرە لەم کونسڵخانەیە ڕێگەی هاتوچۆکردنیان بۆ ئاسان بکات. پشتی ku hejmareke nûnerên li hevcemiyanê jî seredana nava konsolxaneyê kirî ragihandin ku berpirsyarê têkiliyên konsolxaneya Almanyayê li Hewlêrê yadaşta wan wergirtiye û ragihandiye ku dê wê yadaştê ji bo aliyên têkilîdar bişîne li Almanyayê. Di bîranîna 27 salîya tawana Helepçe da hejmareke mezin ji rêxistiyên Herêma Kurdistanê û herwiha hin partiyên siyasî li hember konsolxaneya Almanyayê li hevcemiyan
ji bo wê yekê ku daxwazê ji hikûmeta Almanyayê bikin bi rêya konsolata xwe kesûkarên qurbanî û birîndarên tawana Helepçe bibin nexweşxaneya Almanyayê li wê derê çareseriyê ji wan re bikin. Ehmed Zêbarî dengê Amerîka, Hewlêr. دووشەمە لە واشنگتن ئەنستیتۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاز میواندارەتی پەنێڵێکی شارەزایانی کرد لە ژێرناوی سەرهەڵداوان ڕادیکاڵەکان و ڕژیم دۆزینەوەی ڕێگایەک بۆ پێشەوە لە سووریا. شارەزاکان تاوتوێی شیانی دۆزینەوەی ڕێگای پێشوەچوونیان لە سووریا کرد و ئەوەی کە چۆن کۆتایی بەو بارەی سووریا بهێنرێت بەو شەڕەی کە لە ئاکامی زیاتر لە 250,000 کەس کوژراون و بە ملیۆنان کەسیش ئاوارە بوونە. ئیمکانە دانوستاندنان وەکە بژارەیەک ڕاستبین دنێڤەرە کۆمەڵێن سەرهەڵدایان ڕادیکال و ڕژێمێدا بمەبەستە ڕاوەستاندنا شەڕی سووریا ناڤەڕۆکێ پانێلا بنیادی ڕۆژهەڵاتە ناوین بوو و پشتەوانێ vê bawerê balwezêberê ئەمریکا li Sûriya Robert Ford bû. The most important is to keep the pressure on the regime and its supporters. Pengava herî giring danana giraniye li ser rejimê û piştevanên wê heta razî bit ku divê danostandina biket. Ev wê me'na wê jî digehîne ku divê rikaberî bawerî û amadebûnê ji bo wê mebestê diyar bikit ku bijareka siyem heye. Ev ne bisanahiye lê divê em alîkariya dûstên xwe bikin û wan razî bikin ku roxandina rejimê ne armanca pêşîne. Mihemed Xanim şêwermendî siyasî li civata Sûriyên Emerîkî û kesê nêzîkî rikaberî û leşkerê azadê Sûriya rêkeftina Cinêfê weka binema ji bo çareseriya rewşa Sûrî danas kirin. Ew bi awayekî berfireh tête pesendkirin ji bo veguhastina siyasî li Sûriye û ew belgeyeka nêvnetewî ye. Rengvedana heza gelê Sûriyeyê ji bo demokrasiyetê. Ew armanca yekê ya şoreşa Sûriye bû û xelkê Sûriye ji wê kêmtir pesend nakin. Li demekî her kes hevbîre ku 4 salên şerê Sûriya welat text kiriya, jêrxana aborî wêran kiriya, cudahiyên siyasî û taîfegerî fireh kirine û ya ji hemû wê xirabtir tundrewiya îslamî gihandiya qonaxekê hukmraniyê bike li deverên firehên Sûriya, şarezayeka navenda civaka nû ya Emerîkî geşbîne û çareseriyê li Asûyê dibîne. If you look at the current battle map of which fighters control which parts of Syria, and I'm talking اگر برای خوا بده نقشه میدان شرعی و که چه کومال کنترل چه دوره دکه دیار دکه که هفبندی دژی دولت اسلامی امکانات دورخستی و هیا به تایبت لباکور که هزن جدا لتولی هون خالا دوه رای گشتی امریکایا که نها پتر پشتوانیا مای تکرنا هزن امریکی ده سوریه دادکه زیده باریوه از بون شر نافخوا دیار دکن که هر دمکی مای تکرن هبه پشتا لایانکی دگره. نها ام دبینین هفبندی هزن دیجی رژیم و داعش به هز دکن و اوینا چار بن به دانستاندنا رازی بن. رنگا چارەسەریya leşkerî nebijare be. Lê karê leşkerî pêtiviye ji bo gihiştina armanca Amerîka bivêt di Sûriya de. Lê Michael Eisenstadt bi rêveberê lêkolînên ewlehî û leşkerî lê binyadê Washington bo siyaseta rojhilata nêzik, aloziyên kiryarê leşkerî bo tengavkirina rejêma Esed li pêşçava danan ew jî rehendî siyasetên hember Îranê bû. I think the administration has not done more militarily in Ez bawer dikim hikûmetê gelek karên leşkerî di Sûriye da nekirîne ji sala 2012 û 2013 were piştî Îranê baş maye xwe kiriye şerê Sûrî ji tirsa alûziya rêkeftina navokî digel Tehranê. Rastî ew e siyaseta me li Sûriye bûye rehîna siyaseta me hemberî Îranê. Lewra serkeftin li Sûriye wê bimîte girêdaya serkeftina me di Iraqê da. Balozêberî Amerîka li Sûriya Robert Ford dibêjitin eger bombarankirina milîtanên dewleta İslamî li Kubanê tektîkek serketî be ji bo rawestandina pêşketina wan lê ew qet amadekirina milîtana ji bo şerî ranagire. Siyasetên şaşên civaka nîfneteweyî û serederiya tundiya rejîmê egerên hindê ne xort bijne nav کۆمەڵن ڕادیکال لە سووریا. نوێنەری کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانی سووریا لە ئەوروپا سینە محەممەد لە سەردانی بۆ ئەمریکا وتارچی لەسەر ڕەوشی ئەمڕۆی ئەم کانتۆنانە و ئەزمموی دموکراسی پێشکەش بە ڕەوەندی کوردی لە ئەمریکا کرد. کامرای کورد کەنەکشن لەوێ بوو.
لسر هلدانا گلن سوریه دژی رژیما بشار الاسد درگهن هیویان بو توایا گلن سوری وکر لی تبلیبونا هزن تروریست دناف شورش دا و جدابری ولاتن هزدار لسر سوریه نرژیم کفت و هیوی نهاتنه بجه کرن. لی کردان لروشاوای کردستان دستو داره کو شوازکا ریوبریا تایبت یان ریوبریا کا خوسر پیکینان کوز جسه کانتونان کانتون جزیره و کانتون عفرین و کانتون کوبان پیکدید. نونرا کانتون روش آوال اروپا خانم سینه محمد سردان خوب و واشنطن گوتا روندا کردی شورش روش آوای کردستان نبتن دیجی ستمکاریا رژیم سوریه بلکو آواکرنا سیستم کا دیموکراسیه مافن اولی و نژادی و نتوی تدابین پاراستن. او خط دموکرات کی دخوازی دبلی او خط دموکرات ببه سر چاوا اگر عرب بی اگر سوریان بی اگر کی بی همه بیرد جنین کرد لروش آوایا کردستان رو لگا سرکی نبتنه لکار سیاسی دا هنه بلکو برخودانا جنین کرد بو تایبت لکوبانی دنگدان لسران سری جهانه هبو وکو خانم سینم ده بیجتن مافی جنان پاراستیه جن لهر درجه خاقر لهر جیه کی سیاسی جیه خاقر لهر جیه کی اداری وکری زبریه جیه خاقر الجیه لشکری جیه خاقر تو خواه اثبات کرد لتوای ازمون جهان یک گرتنا گلان کلیلا سرکفتن هرچند بهای وی سرکفتن گرانه لیل دم پرز ببته هبون یا نبون یک گرتن چه دبت. خانم سینم گوت دجمنان چاوره یا کفتنا کوبان ادکر و کاریش بوه مرمه کرن لواجی هنده کوبان یک گرتنا کردان چه کر. کوبانی قطع کرد. روندا کرج هر چهار پارچن کردستان لسمینارا خانم سینه محمد آماده بون و هیویا یک گرتنه که خورتریا کردان کرن. خوشحالم بوی که خوشکانی روش آوا بو خبات جیروی بو سربرزیا لجاتی ایمش خبات کن لوی. دوی دمیده مپیوستی بیکیتیا کرده هیه. جبرگو دجمن کرده لهر دوری یکه. لداویا سمینار خانم سینم داخوازا پیکینانا کنگره نتوی کردان کر بو هبونا بریارکا سیاسی و هیزکا لشکری یا اگرتیا کردان. خالد فتاح دنگ امریکا 4 سال بسر شر سوریا را درباز دبن وی شری ولات ویران کر جواک جک دورخستن و داویا شری جی قد ندیاره گلو چاوا روشا سوری گهایا وی قناغه آزاد کوبانی چالکوانی کرد و اندام بری یه پرلمانی سوری میوانی دنگ امریکا بو و برسوا بسیارین هفکار صالح دمی جردان کاک آزاد پشتی 4 سالان لسر شورش سوری گلو ام روجا ایرو دکارن ببیجن او شورش خلکی که آزادی دخواست آنجی شرکی نافخویی دناف برا پیکاتین کو نلهون و هر اف شرا بردوام ببه بیات شورش سوری او گل سوری آزادی خاص دموکراسی خاص دخواست جیان او خو بن ظلم و زور دیکتاتوری کی پردریش کر باو پراکر او دقت امنی او ملتا هیوی آزادی که بو کو سر خبلن بکه و ملتی سر خبلن کر دکت شایان جبو آزادی جبو دموکراسی جبو سوره که سر بخو آزاد ل برا گلک آلیکاری دولت دوره و این نتوی او آلیکارانا نکوک خسته که ملت سوری بون چکداریان دست بیکر به هوا کی که انو ام قانون پرستنا و مشان و سرحدان ملت ما همو باجار سوری هاتی کرن هیدا بر شر شو و وقتا که شر بلند بو دست دولت دوره و دست دروا هیشت که شر ما بگه درجه که شر ما بین گلک گروپان خوب و رژیم و گلک گروپ درواج دولت درواج به رژیم علی کاری کردن چه اندام چه چکان هیچ که شر ما بگه شر ملت و کوی خوب شر بکی باشه بنرینا ته افشر کوبوی با اواکی پلانکری هاته کردن یعنی چکدار کردن شورش سوری با اواکی پلانکری بو آنجی خبر هاتو جبر کو او پیکاتنه جبر دان نلهبون بله او رژیم دیکتاتور ندهشت کو اوانا بلون دما کو جوان را درفت چه بو اوانا لویانو هر کسی دوزا مافی خوکر یانجی خواست خوب پاریزه بر جواندین خوب پاریزه او چکی پلانکری بو لجوالهی کی هات واج والیه که هات لانو رژیم اسد رژیم دیکتاتوری
ملت تنگا که مزن داشته بو او ملتا کو پقیجی و فرابو دولت دوره جی دستدانه گله گروپان و گروپانا باوری خو کرن کو انو بشر و الیکاری در و ببه لدخون او شرا بی پلان کری بو لپرا هدا بیرو پلان کری بو آرمان جاوی شری چه رژیم چه دولت رژیم رو در اردم دکن چه دولت شورش رو اردم که بنوی شورش دخون آرمان جا گیان تا نقطه که ان ملت سوریه شتونی بیتر بشه بیتر پیکشتن بیتر بلانگاز به ام هیرو سالا شاران شورش در باز دکن به 4-5 هزار میلیون کرد ملت سوریه درویه کشبره 6-7 میلیون لهندردا کشبره تکانی بیجی سدی نود خواندن تنه ملت سوریه برو تنه بنیه داره. بله. کاک آزاد بنرین تا تشتی کو وکو کد ناولد ها کرن بهار عربی شورش بهار عربی لگلک ولاتین دنجی چه بو باشه چمال سوریه و حال هات لگلک ولاتین دن وکو مصر تونس یمن لیبیا لوانا گلکی وها درێژ نکر تایبەتمەندیە ڕەوشا سووری چ بوو کو هێشت ئەفشەر دوور و درێژ ببە ڕاستە gelek dewlet perdrêj nekirin alîkarî yan jê re xort hat ya opozîsyona wan xort bû zû guherî em bêjin Yemenên dewletê Xelîc pere alîkarî xortî kir Libya dewletê Xelîc û ê derva pere alîkarî kirin Misir bingeha wan xort bû zû guherîn lê li Sûrî opozîsyona Sûrî ji hevketî bû kêmasiyekî me zatî hebû bi ser da jî destê dore ketin nêv دخون سوری هم که ماسی اپوزیسیون هبون هم دولت درو هبون ملت سوری نکامون بزو با آلیکاریا دولت نتوی که با آرمانج خود گشتانه و هر روز رشورونه داره حتی انها تو پروگرام نم اپوزیسیون خورد که هف بگیره و نه تو پروگرام دولت نتوی هنه که کانبن سوری با آرمانجا ویگنی باشه که آزاد دو وزیر دروی امریکا جون کیری گوت بواته کو اوانا کارن و جوان ت پروبلم نینه اگر به سرکرده حکومت سوریه را رونن و گفتگویان بکن ایروجی سروک سوریه بشار اسد لوگراند گوت امج امریکا چاور لرینه کو امریکا تشتکی پراتیکی بکه کریاران بکه بهتری گوتنان یان جی گوتن و کریاران به هوا گریده ته ویروشه چاوا دخونی اصلا بنجها جنيفا يكي وتك روسيا وامريكا الهاف كري دولة نتويج بو سوري او بنجها والهاف كرنا انه بدون بسلم بريجيم را وبسروك ريجيم را كان بي جنيفا يكي براني اوبوزيشن قبول ناكر جنيفا ديان بضغط جوات نتوي روسيا وامريكا وكان بين تركيا دولة اقليمي براني مخالفات اسبسون ناخاص كو بيشاناوي جنيفا ديان لوتك قرارك دولي هاد جيتشون حرد بهفر نشتن ده ثانية مشروع دولة تنبون كو أسبسون ونظام بهفر بتشجيجة رجيم بهفر بتشجيجة أو بيكشو بنجه كاري نهال سرصاح دولي ده دخونه أو بنجها إنه مخالفات السوري ورجيم بهفر ديجي بريجي ديجي تورست برا كل هف بكنج بوي پیشتابون سوری بله اندام پارلمان سوریه بره ورزدار آزاد کوبانی ام تا گلک سپاس کن سپاس رفرم سپاسان دەکەین لەگەڵ بەرنامەی کورد کەنەکشنن وتیوێژەکانی ناوکی نێوانێران و هێزەکانی جیهان بەردەوامن بەو هیوایە تا کۆتایی مانگ بگەنە ڕێکەوتنێکی قەوارەیی و دواتر تا کۆتایی مانگی شەشیش بگەنە ڕێکەوتنێکی یەکجاری لە هەماندەم سێشەمەش گفتوگۆکانی نێوان وەزیرانی دەرەوەی ئەمریکا و ئێران بەردەوام بوون هاوکار حەیدەر کەریم کاردانەوەی لە شیکاری سیاسی جەعفەری حامیدی وەرگرتووە کاک جعفر حامیدی شارەزای کاروباری سیاسی ئێران بەپێی ئەیP کاربەستی باڵای ناوچی ئێران عەلی ئەکبەر ساڵحی لە هەڵسەنگاندنێکی گەشتبینی نائاساییدا گوتوێتی
جیاوازیە سەرچیەکانی وڵاتەکەی واتە زۆربەی جیاوازە سەرچیەکانی وڵاتەکەی لەگەڵ ئەمریکا و دۆستە هاوبەشەکانی لە دانوسەندن چارەسەر کراون و گەشتبینی دەربڕی کە لە کۆتایی ئەم مانگە کە دوامۆڵەتە بگەنە ڕێککەوتنێک. تێڕوانی تۆ لەسەر ئەم گەشتبینیەی ئەم کاربەدەستە ایرانی چییە؟ ئەوەی ڕاست بێ تا ئێستا لە ئۆتۆڤێژی بینی ئەمریکا و وڵاتەکانی پێنج زایدی یەک با بڵێن بنێویان ئەوەیە لەگەڵ ئێران دەرنەکەوتەوە کە لەم دوو سێ مانگی ئەخیردا وردەکاریەکانی وتوێژەکە نەهاتۆتە دەرێ، یعنی مێدیای جیهانی لێ نەزانیوە. لە هەردوو گلاوە ئومێدەواری هەیە، هەم لەلایەنی ئەمریکا و دۆستەکانیەوە هەم لەلایەنی ئێرانەوە ئومێدەواریەک دەدرێ بە مێدیاکان دەڵێ ئێمە لە ڕێککەوتن نزیک بووینەوە. لەو بارەدا من چون شتی مشەخەس و وردم لە بەردەستدانیە ناتوانم باوەڕ بێنم کە نزیکبوونەوەیەکی ئەوتۆ هەیە، بە تایبەتەوەی کە ئێران زیاتر لە 10 ساڵە چێش بەو مەوزوعە دەدا. بەڵێ بەپێی جانکاری وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکان زۆربەی جیاوازیەکان تشیان خستۆتە سەر ئەو با بڵین کێشە تەکنیکیەکان و لەسەر بڕیاری سیاسی ماوە وەکو مەسلەی تەکنیکی وەکو ژمارەی سنتریفیوژەکانی کە ڕێگا بە ئێران دەدرێت بەکاری بهێنێتی کە ئەمەش بۆ پیتاندنی یورانیەم بەکاردێت و کە ئەمەش سەرەتایەکە بۆ دروستکردنی چەکی ناوچی. پێت وایە ئەگەر بگەنە نەتیجەیەک ئێران دەستبەرداری بەرنمەکەی بێتن و ئەگەر دەستبەرداری بێت چ کاردانەوەی لەناو خۆی دەبێتن؟ لەڕاستیدا دەستپێکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران لە کۆماری ئیسلامیەوە دەستی پێ نەکردووە. دەستپێکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران لە دوای ساڵەکانی 60ەوە دەستی پێکردوە، ئەو دەمی لە شاری بوشەهرەوە دەستی پێکرد و ئەو کات ئەمریکا یارمەتی دەربوو بۆ بەرنامەیەکی سۆڵهامێزی ئەتۆمی. ئێستا ئێران هاتۆتە سەر ئەو باوەڕێ کە ئەو بەرنامەیە تەرەقی پێبدا. بە باوەڕی من ئەوە سێ-چوار گرفتی ئەساسی هێناوەتە پێشێ. پرسی تکنیکی نییە، ئێران چەندی سنتریفیگول هەیە و چەندی نییە. پرسەکە ئێستا پرسێکی سیاسیە، یعنی ئەگەر ئێران و وڵاتەکانی پێنجزایدی یەک بە تەوافق بگەن، بێگومان کۆمەڵێک شەرت ئێران داوای دەکات. ئەم شەرت و هەلومەرجانە وڵاتەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش داوای دەکەن. بۆیە من پێم وایە ئەمە دەبێتە دەست پێشخەریەک بۆ وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوانی بەپێی ئەو هەلومەرجە داوای دانانی پرۆگرامی ئەتۆمی خۆیان بکەن. من لەسەر ئەو باوەڕە نیم کە ئێران بتوانێت دەستبەرداری بەرنامە ناوەچەکەی خۆی ببێت. هەر سەوداکی کە بەڕێوەبەراتی ئۆباما پێی بگاتن لەگەڵ ئێران، پێت وایە کۆنگرسی ئەمریکا پەسەندی بکات بەبێ ڕەزامەندی ئیسرائیل؟ ئەوەی کە تا ئێستا ئێمە وەکو کورد باسمان دەکرد و باسمان لە لۆبی ئیسرائیلی دەکرد، دەردەکەوێت کە لەم 1-2 ساڵی ئەخیرەدا لۆبی ئیسرائیلی ئەوەندە لە مەیدانی کردەوەدا فعال نەبووە. بەڵام لە عینی حاڵدا لۆبی ئیسرائیلی لە نێو کۆنگرێسمەنەکانی ئەمریکادا زۆر چالاک و زۆر فعالە و ئەمن پێم وایە ئەو هەر تەوافقێکی کە پرێزیدەنت ئۆباما لەگەڵ ئێرانی بکە و وڵاتانی دیکەی پێنج وڵاتەکەی دیکە لەگەڵ ئێرانی بکەن، وا بزانم پێویستی بە تەئیدی دووبارەی سێنات و کۆنگرێسی ئەمریکا دەبێتەوە. پێم وابێت لەو هەلومەرجەدا وا زۆریش بە ئاسانی نییە کە تەوافق بە یەک ڕۆژ ئیمزا بکرێ و کۆتایی پێبێ. هەرچەند من پێم وایە ئێران مل بەو تەوافقە نادا. جعفەر حامدی شارەزای کاروباری سیاسی ئێران بنکە لە نەرویج، زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش و جەژنی نەورۆزتان پیرۆز بێت. لە تۆش پیرۆز بێت. دەخیل زۆر بەشتێکی جوان کۆتای پێێنە جەژنی نەورۆز پیرۆزبێ دیارە ڕۆژی هەینی بەناوی بەبیری مەشیێنە ئەمەش جەژنە پیرۆزەی ئەڵبەتە دەکەی. بینەرانی کورد کنێکشن سپاس دەکەین کە سپاسان دەکەین کە لەگەڵماندا بوون، لەلای منەوە هەر شاد بن. وهذا روجا هيني داخل الشبو تبعها ستافي برنامج قال ما تبشرواني هي فيها خوشي جورات دكن خدا حافظ.